بەردەوامە بیناکەم بەڵێ چینە لای باس و خواست لەسەر تەوەری یەکەمی بەرنمەکەی ئەمڕۆمان زانکۆی نێودەوڵەتی قەیوان خولێکی بۆ قوتابیان یاخود بۆ خوێندکاران یا بۆ دەرچوانی پۆلی 12 کردوتەوە کە لەسەر زمانی ئینگلیزی لە ئێستاە زۆربەی ناوەندەکان و زۆربەی زانکۆکان پێویستەکە خوێندکار کە زمانێکی باشی زمانی ئینگلیزی بزانێت و شارەزایی هەبێت ئەمە ئەگەر لە زانکۆ حکومیەکانە وەربگیرە یاخود لە زانکۆ تایبەتەکان و ئەهلیەکانی شاوەربژیرێ پێویستەکات شارەزایی تەواوی لە زمانی ئینگلیزیە هەبێت. زانکۆی قەیوان زانکۆی نێودەوڵەتی قەیوان هەستاوە بەکردنەوەی ئەم خولە بەبێ بەرامبەر بۆ هەموو دەرچوانی پۆلی 12 بەبێ جیاوازی لە ئامادە لە 12 بڵێ زانستیە وێژەیە هەمووانەی کە ئەم ساڵ ئەتوانن فۆرمی زانکۆلاین پڕ بکەنەوە و ناویان لە زانکۆکانی هەرێمی کوردستان بێتەوە کامە خزمەتێکی گەورە و گرنگە کە بێ بەرامبەرە بۆ هەموو ئەم خوێندکارانە. جا ئەمڕۆ ئێمە قسە و باز لەسەر ئەم بابەتاکەین بزانین بۆچی ئەم خولیان کردوێتەوە گرنگی ئەم خولە لە چیایە و هۆکارەکانی چین. میوانداری کاکە ئالان فەرۆخزادیمان کردووە بەڕێوەبەری پرۆگرامی ئامادەکاری ئەکادیمی لە زانکۆی قەیوان بە خۆشحاڵیوان بانێ لە ستۆدیۆ لەگەڵمانە میوانەکە گالان بەخێربێ. زۆر سپاس بەینتان باش هیچ سلااو ڕێزم هەیە بۆ جەنابتان و بۆ هەموو بینەرانی کەناڵی کورتسات. کاگالان با هەر لەو پرسیارە دەست بکەین من شتێکم باس کرد کە زانکۆی قەیوان ئەم خولەی کردوێتەوە بە بێ بەرامبەریشە یعنی هۆکارەکەی چی بوو کە ئەم بیرۆکەیەتان بۆ هادیا خۆت ئەم پرۆگرامەتان دەست پێ کردووە و بێ بەرامبەریش. بەڵێ ئەم بیرۆکەیە تقریباً 3 ساڵ لەمەوە پێشوە بزانم بۆ یەکەم جار ئێمە کۆبوونەیەکمان کرد لە زانکۆ و باسمان لەوە کرد کە ئێمە بتوانین شتێک بکەین کە خوێندکار دەرچوانی پۆلی 12 ینی چاوەڕێ ئەوە نەکەن هەتاوەکو جواب وەرەگرن لە وەزارەتەوە کە بزانن لە چ بەشێک لە چ زانکۆیەک وەرگیراون چونکە ڕاستی ئەوەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوە بوو کە ئێمە ئەبواە چاوەڕێمان بکردایە لەو کاتەوە کە جوابی زانکۆ جوابی با بڵێن وەزارەتیەتەوە کاتێکی زۆرمان بەردەست نییە بۆ ئەی کە ئێمە لە ڕووی توانایی زمانی ئینگلیزیەوە خوێندکار حازر بکەین کە بتوانێت ژیانی ئەکادمیک دەست پێ بکات لە زانکۆیە. خۆتان نەزانن یعنی فێربوونی زمان پێویستی بە تەمرینە پێویستی بە کاتە بەڕاستی بۆیە ئێمە هاتین ئەم کۆرسەمان پێشکەش کرد ئێلانمان کرد پێشکەشمان کرد هەر وەکو پیرۆزباییەک وەکو هەدیەک بۆ هەموو دەرچوانی پۆلی 12 کە ئەمان بتوانن لەم چەند مانگەی هاوینە کە بەڕاستی ینی کاتێکی ئاڵتونیە بۆ خوێندکار کە بتوانێت خۆی حازر بکە بۆ خۆناغێکی داهاتووی خۆی کە ئەگۆڕێ لە مەکتەبەوە یەت ئەڕواتە زانکۆ ینی بتوانێت ئەو ئامادەکاری لە هەموو ڕوویەکۆ بکان نەک بەس لە ڕووی با بڵین فێربوونی ئینگلیزیەوە بتوانێت کاتەکەی بەڕاستی بەکار بهێنێ. اینجا یەکێک لە کێشەکان ئەو بوو بۆن و نەخوێندکار پرسیاریە کرد ئێوت باشە من ئەگەر من ئێستا بێن بەشداری لە کورسی ئینگلیزی لێرە بکەم لەم خۆلە بکەم بەڵام دواتر ئەگەر بە پێ دەرەجەکان بە پێ جوابەکان وەرنەگیرێم چی ئەبێ ینی هیچ نەبێ ئێمە ئەومان کرد کە لە ڕووی مادیەوە ینی هیچ کێشەیەکی نەبێت و بەس بیر لەوە بکاتەوە کە بتوانێت بەڕاستی ئەم چانسەی ببێت و بەکاری بهێنێت و ینی ئاستی ئینگلیزیەکەی بەرز بکاتەوە. باشە کاگالان باسی 3 ساڵ پێش ئێستات کرد پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە ئەم خولە یاخود بڵێ ئەم کۆرسە ئەم ساڵ یەکەم کۆرسێک یاخود ئەمە ساڵانی پێشووتریش هەروەها کەوتم 3 ساڵ لەمە پێش ئێمە ساڵی 2023 بۆ یەکەم جار هاوینەکەی ئەم کۆرسەمان ئێلان کرد و دەستمان کرد و خوێندکارێکی زۆریش بەڕاستی هاتن بەشداریان کرد و کۆرسیان خوێند و ئەمە 3 ساڵە کە بڵێن ئەوەی ئەم ساڵ بە فۆرمێکی جیاوازترە. وڵی جیاوازیەکەی چییە؟ ینی خۆی جیاوازیەکەی لەوانەیە هەنێک گۆڕانکاری لە شێوازی وتنەکەیە بێ ینی ئێمە بەپێ ئەزمموی بۆ نمونە ساڵانی پێشوو هەنێ فیدباکمان لەوانەیە وەرگرت بێت لە خوێندکار پێویست بووە بۆ نمونە هەنێشت زیاد بکەین لە کۆرسەکەی وەکو هەنێ چالاکی زیاتر چونکە بەڕاستی ینی ئێمە لە شێوازی نوێی وتنەوەی زمانی ئینگلیزیە خۆی پێشتر ئەمانوت ئێمە فێری زمان بین کە بتوانین بەکاری بهێنین ینی ئێمە ئاهاتین لە پۆلا گرامرمان ئەوتەوە با بڵێن وشەمان ئەوت بە خوێندکار دوایەوە شتی زۆرمان ئەوتەوە بە خوێندکار کە بە هیوای ئەوەی کە دواتر بتوانێت ئەمانە فێر بێت و بەکاری بێنە بەڵام
بەڕاستی ینی ئەم شێوازە سەلمێنراوە کە سەرکەوتوو نەبووە بۆیە ینی دوای ئەم هەموو ساڵە کە خوێندکار بوون منە ئینگلیزی ئەخوێنێ دواتر ئەبینین کە یەتە سەر قسەکردن بەڕاستی و توانایی نییە. بەڵام ئێمە ئەڵین لە شێوازی نوێیە ئەڵین ئێمە ئەبێت خوێندکار وا لێ بکەین کە ئینگلیزی بەکار بهێنێ لە بەرێکە فێری بێ نەک ئەوڵ فێری بێ دوای بەکاری بهێنێ بۆیە ینی گۆڕانکاریەکە لەوانێ لە ڕووی هەنێ منهەجەوە بێ لە ڕووی زیاکردنی هەنێ چالاکیەوە بێ لە ڕووی بۆ نمونە جیاوازی لە شێوازی وتنەوەی ئەوانەکانە بێ لە کلاس کە خوێندکار بەڕاستی بتوانێت چێژ ببینێ لە کلاس ینی لەگەڵ ئەوەی هەم تیۆری بێن پراکتیشی بێت بەڵێ 100% ینی ئەمە ناتوانین بڵێ بەس پراکتیسە تەبعەن ئەبێت یعنی ئێمە تێئوریمان بێت بەڵام ئەو تێئوریە ئەبێت چەند سپین بە خوێندکار لە کلاسە کە بەڕاستی بەشداری بکات بەکاری بهێنێ ئێستا لە گفتوگۆیە لەگەڵ 100% متمانەی بەخۆی هەبێ اینجا ئەوەی کە بۆ منە ئەڵێن گۆڕانکاری یەکێک لەو شتانەی کە بەڕاستی ئێمە احتیمامی پێ ئەین و ئەمانەوێ ئەم ساڵیش زیاتر بەڕاستی وای لێ بکەین باسی هەنێ چالاکیە ئێستا چالاکی لە ناو پۆلا یان چالاکی لە دەرەوەی پۆلا بۆچی چالاکی لەبەر ئەوەی کە یەک کە ئەڵێن چالاکیێکی چێژبەخش بێت بەڕاستی بۆ خوێندکار بۆیە ئەمە ئەگەر چێژبەخش بێ خۆی وای لێکا کە حەزی لە زمانەکەش بێ حەزی لە پۆلەکەش بێ تەشجیع بێ بۆیە کە زیاتر بەشداری بکە و یەک هۆکاری تریشی ئەوەیە کە لەم چالاکیانەیە کە حەزی لە بەشداریکردن لە ئسترسی لەسەر ئیتر ئەو هینە نامێنێت تەرکیزی لەسەر ئەوەی کە غەڵەت بکە نامێنێ زیاتر تەرکیزی لەسەر چالاکیەکە خۆیەتی لێکە چێش ئەبینێ ئێستا و چالاکیە توانێت یاریەک بێ بۆ نمونێ هەنێ یاریمان هەیە کە ئێستا خوێندکارەکانمان بەڕاستی دوای کە کورسەکانیشیان تەواویان یار حەزیان لێ بەشداری بەس لە یاریەکانە بکەنەوە ئەنی ئەوە چێژی لێ ئەبینن ئسترسیان لەسەر ئەوە نەبێت تەرکیزیان لەسەر ئەوە نەبێت کە غەڵەت بکەن چونکە یەکێکتر لە هۆکارەکان کە بەڕاستی ئێمە ئەزانین خوێندکار ئامادە نیە بۆ بەشداریکردن بۆ قسەکردنەوەی کە سترسی ئەوەی هەیە ترسیەوەی هەیە کە غەڵەت بکات بەڵام وایان لێ غەڵەت نەکە فێر نابی 100% خۆی ئەمە ینی ئەمە غەڵەتە من بڵێم نابێ غەڵەت بکەینە خۆی غەڵەتکردن ئەو غەڵەتانە خۆی چانسێکە بۆ فێربوون بۆ ڕاستکردنەوەی ئەو غەڵەتە کە تۆ بتوانانی دووبارێک بەڵێ تەبەن وایە هەمومان غەڵەتەکەین لەوانەیە هەر لە زمانی دایکی خۆشمانە جاری وا هەیە بوون لە قسەکردنا هەڵەیەک پێنەمە زۆر تەبیعیە ئێمەش هەوڵمان ئەوەیە کە ئەمە تەبیعی بێت بۆ تەلەبەخ ترسی نەبێت لەوە ئەسترسی نەبێت کەمە نەبێت بە هۆکاری ئەوەی کە بەشداری نەکات و قسە نەکات باش کاگالان باسی لەوە کرد کە ئێوە لە 3 ساڵی ڕابردووە دوای ئەوەی کە خوێندکار وەرە گیرە ئەنجە خولەکەتانە کرد بەڵام ئەم ساڵ جیاواز لەوە چاوەڕێەوە نەبوون کە چه خوێندکارێک لەکوێ وەرە گیرێت و لەکوێ وەرناگیرێ خولەکەتان دەست پێ کرد ئەم گۆڕانکاریە بۆچی کردیانی ئەم گۆڕانکاریە لەبەر ئەوەیە کە گرنگەکەشی لە چیایە کە ئەم گۆڕانکاریەتان کردو دوو هۆکاری سەرەکی هەیە هەروەها کە وتم لە بدایەتەوە ئێمە لەبەر ئەوەی کێمە کاتێکی زیاترمان بێت ینی بۆ نمونە کۆرسەکەدا نەنین بۆ نمونە مانگی مانگی 11 لە هەر ئەم مانگەوە ئێمە لە مانگی گیان لێ چێشتەوە دەست پێەکە لە تقریبان کۆرسەکە خۆی لە ڕۆژی چوارشەممەی ئەم هەفتەوە دەست پێەکە یەکەم ڕۆژ و ئیتر جدوەل و شتەکان پێشکەشەکرێ بە خوێندکار و ئیتر دوای شەڵام حەزرەکان دەست پێکەوتم کە بۆچی واتان لێ کرد یەکێک لە هۆکارەکانی ئەوە یەکێمە کاتێکی زیاترمان بەردەست بێت چونکە بەڕاستی هەروەها کە وتم ئەگەر ئێمە بەس بین تەرکیز لەسەر تێوری بکەین لەوانەیە بڵین ئەو شتانەیە کە خوێندکار پێویستێتی بە مانگێک دوو مانگ توانین هەمووی پێشکەش بکەین بەڵام خۆی زیاتر ئەو پراکتیسێ ینی ئەگەر ئێمە بۆ نمونە یەک سەعات دانین بۆ تێوریە چەند سەعات هیچ نەبێ ئەبێدا بنین بۆ پراکتیسی ئەو تێئۆریە کە خوێندکار بەشداری بکات ئەمە یەکێک لە هۆکارەکانیە بوو کە کاتێکی زیاترمان بەردەست بێ دوم ئەوەی کەروە کاوتم هەموو خوێندکارێک نەک بەس ئەو خوێندکارانەی کە چاوەڕێن بۆ نەبێن بۆ زانکۆی نێودەوڵەتی قەیوان هەنی هەموو خوێندکارێک ئەو چانسەی ببێت بەڕاستی کە بتوانێت با بڵین ئەم کاتی لە هاوینە بەکاربێنێت و ئاستی ئینگلیزیەکی بەرز بکاتەوە ئەم ساڵ چەند خوێندکار وەڵاهی ئەم ساڵ لەم ماوەیە لەوانەیە بڵێم زیاتر لە 50 خوێندکار هاتووە بەشداری کردووە و اینجا مجموعەیەک خوێندکار هەیە لەوانەیە هێشتا چاوەڕێی ریزالتی امتحانەکانی بێت لەوانەیە امتحاناتی بۆ نمونە مەرحەلە دووی بێت هەموو ساڵوا بۆ ینی لە کورسی دۆمان کێمە کردووە تۆ خوێندکارێکی زۆر زیاتر بەشداریان کردووە و هیوادارین ئەم ساڵیش وەکو ساڵانی پێشوو کە سەروی سە خوێندکار و تەنانەت 150 خوێندکار ینی دەرەوەی شاریشی تیا بوو کاگالە بەڵێ لە دەرەوەی شاریش ئێمە خوێندکارمان هەبووە هاتووە و لێرە ماوەتەوە لەبەر کورسەکان و زۆر خوێندکارمان هەبووە کە یەکەم کورسی خوێندووە ینی حەزی لەوە بووە کە بەردەوام بێتم دیسان کورسی تر بخوێنێ اینجا
هەروە کەوتم ینی حەزمان کرد هەموو خوێندکارێک تەنانەت ئەوانەش کە لە زانکۆکانی ترایی خوێنن کە خوێندن لە ناویە بە زمانی ئینگلیزی نیە چکە بەڕاستی زەرورە یعنی ئەوە خۆتان هەموو کەس ئێستا ینی ئەمە ئەزانێ ئاستێکی بەرزی زمانی ئینگلیزی بەڕاستی ئەتوانێت یارمەتی دەربێ بۆ سەرکەوتنێکی زیاتر بۆ بە ضرورێتێک لە ژیانە بۆ بە ضرورێتێکی ڕۆژانە کە تۆ بێ و زمانە بزانی لە خوێندن بێ لە کارکردن بێ اینجا ئەمە ینی ئەم خۆ لە خۆی بڵێ زیاتر لەسەر ئەوەیە کە ئینگلیزی فێر بێ بەڵام ڕاستی ئەوەی یەک شتی تر هەیە خوێندکار کە لە با بڵێن مەکتەبەوە یێتە خوێندنی باڵا هێتە زانکۆ یەک تۆز گۆڕانکاری هەیە بەڕاستی ینی لە ڕووی ئاستەوە لە ڕێک ئاکادمیکترە بڵێ یەکێک لە شتەکان ئەوەیە کە ئەم چەند مانگەی هاوین کە خوێندکار یێتە ناو زانکۆیەک بە بۆنەی خوێندنی کورسێکی ئینگلیزیەوە زیاتر ئاشنا بێتەوە لەگەڵ ئەو شوێنە ئاکادمیکە ڕەنگە خوێندکارێک بێت لە شوێنێکی دوورە دەستەوە بێت وەکو شارێکی گەورە نەبێت لە سلێمانی و لە قەزایەکە لە ناحیەیەکەوێت شارەزایەکی وای نەبێ یاخود دنیایەکی وای نەبینی بێت کە ناحەقیشی نییە فەقیرە لە شوێنەکەی خۆیانە لەو منطقی خۆیان و لە جوگرافیای خۆیاتی کە یەتە ناو ئەم زانکۆیەوە ئێوە لەگەڵ ئەوەی کە زمانی ئینگلیزی فێرەکەن هیچ ئاشنایەتیەکی بۆ دروست ئەکەن لەگەڵ ژیانی زانکۆ و دنیاەکانی بڵین بنمونە بەڵێ 100% ئەسلن یەکێک لەو شتانەی کە ئێمە بەڕاستی هەموو ساڵ کردومانە ئەم ساڵیش ینی باشتر و زیاتریش گرنگی پێین و ئەیکەین ئەوە یەکێمە بۆ نمونە ئەم خوێندکارانە هەل لە بیدایەتەوە یەکەم ڕۆژ کە بانگیانەکەین بۆ نمونە ئەم هەڵین ئەم ڕۆژی چوارشەمە خوێندکارەکانیان تورێکی زانکۆمان هەیە ینی ئەم خوێندکارانە بین بەشێک جیاوازەکانیان پێپشان ئەین بۆ نمونە خزمەت گوزاریەکانیان پێپشان ئەین لە بەرێکە ئاشنا بنەوە اینجا بە تایبەت ئەیان بین کۆبوونەوەیان لەگەڵ ئەەکەین بەشە جیاوازەکان شوێنەکانیان ببینین بۆ مەگەل لابێکە ئەگەر هەر شتێکی تر هەر خزمەت گوزارێکەیە بیبینێ کە بزان لە بەشەکانە خوێندکار چی ئەخوێنێ چی فێرە بێت و بە چه شێوازێک ئەخوێنێ ژیانی زانکۆیان بۆکەن یا باسی زانکۆی قەیوانیان بۆ بەشێکی باسی هەنێ بەشی خۆمان هەنێ خزمەت گوزاری خۆمانە بەڵام بەڕاستی ینی بەشێکی تریشی ئەوەیە کە ئێمە ئەڵێن ئێمە خوێندکار هاتووە بەلا من ئەزانین کە لەوانەیە بەپێ دەرەجەکیان بەر هۆکارێک وەرنەگیرێ لەو بەشەی بۆ نمونە لای ئێمە بەڵام هەر بەویش ینی بەبێ جیاوازی لەگەڵ هەموو خوێندکاری تر هەنێشت هەیە ئێمە فێریان ئەەکەین پیشانیان ئەین لەبەرێکە پێیان بڵێن ئێوە ئێستا هاتوونەتە ئاستێکی ئاکادمیکتر کە تەنانەت شێوازی تەعاملکردنتان بەڕاستی ئەبێ یەک تۆز جیاواز بێ لەوەی پێشتر کە بۆ نمونە لە مەکتەب کردوتانە بڵێ من ئێستش ئەڵێم هەر لێرەشەوە داوەتەکەم لە هەموو دەرچوێکی پۆلی دوانزە بابێن جگە لەوەی کە زمانی ئینگلیزی ئەخوێنن بابێن شوێنێکی ئاکادمیکتر ببینن بابزان تەعاملکردن لەوێ چۆنە بابزانن هەڵس و کەوتی بەڕاستی زانکۆ لاسێکی سەرترەوە لە پلانتانە نییە بۆ ساڵانی داهاتوو ئەم پرۆژەیە ئەم کۆرسانە ئەم پلانە فراوانتر بکەن بۆ نمونە جگە لە پارێزگای سلێمانی ناوچەکانی دەرەوەی سلێمانیش بگرێتەوە وڵاهی ئێمە خۆ دەزانی لەوانەیە لە دەرەوەی شاریش خوێندکار هەبێ حەزی لێوێ بەڵام نەتوانێت بۆ نمونە بڵێ ئەوە هەیە ڕاستە بڵێ لەوانەیە کەسێک هەبێت بۆ نمونە ئیمکانیەتی ئەوەی نەبێت کە بێت مانگێک دوو مانگ سێ مانگ بەس لەبەر پۆلێک لەبەر خولێک بۆ نمونە بمێنێتەوە 100% ئەوە تاکید بن ئینشەڵڵا ینی ئێمە زیاتر قسە لەسەر ئەوە کەین هیوادارم بۆ ساڵانی دواتر ئێمە بتوانین شتێک بکەین کە هاوکاریمان بێت لەگەڵ بۆ نمونە زانکۆکانی تر لە شارەکانی ترا یان سنتەرەکانی تر لە شارەکانی ترا کە بتوانین ینی ئەم کۆرسە بە هەمان شێوە لە هەموو شارێکە پلان پێشکەش بکەین کە بتوانین ئاسانکاریەک بکەین بۆ هەموو خوێندکارێک بتوانێت هەموو کە سوودمان بێ بەڕاستی وایە ینی لە کۆتاییە ئەوەی کە زۆر گرنگە بەرزکردنی ئاستی خوێندنی هەموو خوێندکارێکە لە کوردستان کاگالان لە ئێستەیە لەخوا بە زیابێ یان بە خۆشحاڵیەوە باوا بڵین کە زۆربەی و گەنجانەمان یاخودە و خوێندکارانەمان خۆیان شارەزایەکیان هەیە ئەگەر باشیش نەبن بەڵام شارەزایەکان لە زمانە هەیە جایەتی بەبوونەی دەوراتەوە بێ بە بۆنی ئەم تەکنۆلۆژیا و ئامێرا زیرەکەکانەوە کە بەکارێنن ئێوە خوێندکارانە کەیەن بۆ ئەم خولە هیچ تاقیکردنەوەیەکیان پێیەکەن سەرەتا کە بزانن لە چه ئاستێکا بێ بخوێنن یا لە چه ئاستێکە بەشداری دەورەکە بکەن بەڵێ 100% ینی ئیمتحانێکی ئاستمان هەیە ئێمە هەر کەسێکەیەت پێش هەموو شتێک ئیمتحانێکی ئاستی هەیە هەروەها کە وتان هەموو کەس نەگەر خوێندکار ینی
لەوانەیە تەنانەت هەنێک کەسی نەخوێنەواریش ئێستا بەهۆی میدیاوە بەهۆی شارەزایی ینی لە کە هەردەشتا هەر ڕۆیتە دەرەوە هەر ئینگلیزیەک ئەبینی ینی هەنێ وشەی ئینگلیزی هەر فێر بوو ینی دنیاکە وای لێ هاتووە بەڕاستی. بەڵام ئەمە یەک تۆز جیاوازە لەوەی کە هەروواکەوتم بۆ منە بتوانی بەکاری بێنی بۆ قسەکردن. بەڵێ ئەمە زۆر کەسمان هەیە یەک لەسەر وەرەقەکە ئیمتحانەکە کا زۆر باڵێ بەڵێ زۆر ئاستێکی باشی هەیە یان بۆ نمونە دەرەجێکی زۆر بەرزی هێناوە لە مەکتب لە ئینگلیزیە بەڵام کە هێتە سەر قسەکردن ناتوانێت ئێمە تەرکیزمان زیاتر وتومانە بە خوێندکارەکەن شتوانە ئێمە لەم کۆرسیا تەرکیزمان زیاتر قسەکردن ناتوانێت ینی ئێستا وەکو جەنابە باسێکی لەسەر وەرەقەکە ئینگلیزیەکی باشە نووسێت و جوابی امتحانەکەش لەواچێ باتەوە پەیوەندی بە شەرمەوە هەیە یەکێکی ئەوەیە ینی چونکە بەکاری نەهێناوە بەڵام گرنگترین هۆکاری من حەزەکەم وەکو یەک نمونە باسی ئێمە گەر بۆ نمونە بمانەوێت کەسێک فێری ینی من خۆم ینی زۆربەی جار ئەم نمونەیە ئەهێنمەوە بمانەوێت بۆ منە کەسێک فێری سیاقەتکەین بەس بەوەی کە دای بنین لە تەنیشمانەوە خۆمان لێ بخوڕێن و بڵێن سیرکە ئاها لێ خوڕین ئاوایە ئەمە ئاوایە بەم شێوەیە ئەگەر 2 ساڵیش بەلامانەوە دانیشە ڕەنگە هەر فێر نەبێت کەی فێرە بێ کاتێک کە خۆی دانیشە بە ئەمەلی شتەکە ئەکا هۆکاری ئەوەی کە ینی خوێندکاری ئێمە فێر نەبوو دوای ئەم هەموو ئینگلیزی خوێندنەوە بتوانێت بەکاری بێنێ چانسی ئەوەی پێ نەدراوە بەڕاستی کە قسە بکە یان چانسەکەی کەم بووە نەیتوانیوە بەکاری بێنێ ئەو پراکتیسە نییە پراکتیس بەردەوام بوون بەڕاستی زۆر زەرورە بۆ فێربوونی هەموو زمانێک کەواتە کاک ئالان ئەتوانین بڵێن ئەم خولەی کە لە زانکۆی قەیوانەکرێتەوە جیاوازی لەگەڵ سەرجەم ئەو خولانە هەیە کە لە دەرەوەی زانکۆکرێتەوە وەڵاهی جیاوازیەکەی ئەوەیە کە بتم وەکو شێوازی نوێی وتنەوە لە ڕووی ستێپەوە جیاوازی هەیە بۆ نمونە من توانای من لە توانای کۆسار باشترە یاخود کۆسار لە من باشترە یاخود هەمومان لەم خولە لەم کۆرسایە ئاستی جیاوازمان هەیە ئێمە حالیان کە ئێمە ئاستەکانەکەینەوە بۆ 4 ئاستی جیاوازمان هەیە ینی هەموو کەزیەت بە پێ ئاستەکەی پێویست بێ ئەو ئاستەی خۆی خوێنێ اینجا جیاوازیەک ئەگەر ببێت لەوانەیە ئەوە بێت کە هەروە ئاوت و ئێمە هەوڵمانیاوە ئەم شێوازە نوێیە ینی تەطبیق بکەین لە کلاسەکانە چالاکیمان ببێت لە کلاسە تەلەبە بەشداری زیاتر بکات ئەو چالاکیانە چین کاگانە ئەو چالاکیانە بەڵێ ئەو چالاکیانە بۆ نمونە هەنێ ئێمە یاریەکمان هەیە خوێندکارەکانی خۆمان ئێستا زۆر حەزیان لێ باش ئەم یاریە بەس قسەکردنە ینی بڕوا بکەن ئەم یاریە خۆی ئەو نەهانی تەلەبەیەوە کە زیاتر بەشداری بکات یاریەکی زانستی و ئەکادمی بەس قسەکردنە ینی هەنێ ڕۆڵ هەیە هەرکەس ڕۆڵێکی هەیە بۆ خۆی باشە ئەو ڕۆڵە نهێنیە لای خۆی ئەنجایەن دانیشن پێکەوە بەسەری بەڵێ ینی یەن قسە ئەکەن لەسەری دوایەوە کە بزان ڕۆڵی یەکتر چییە بەس بە قسەکردن بەبێ ئاماژەکردن بە ڕۆڵەکە ینی بەس قسەکەن دواتر ئەو ڕۆڵانە دەرەکەوێ ئەمە یەکێک لەو شتانەیە کە بۆ نمونە ئێمە یەکێن یان بۆ نمونە هەنێک گفتوگۆمان هەیە ئێمە کات ئەین بە خوێندکار پێکەوە دانیشن بۆ نمونە 2 بە 2 یان هەنێ جار بە گروپ دانیشن ئەڵێن ئەمە سیچوەیشنەکەیە لەسەر ئەمە پێویستە قسە بکەن شتەکە پێش ئەوە حازرەکەن و اینجا دوای ئەوە ینی بۆ کلاس باسیەکەن لەم شێوازەیە بەڕاستی تر مامۆستا سنتەر نییە سنتەر ئەبێ بە خوێندکار خۆی خوێندکار بەس لە مامۆستاوە شت فێر نابێت خوێندکار زۆر جار هەیە لە هەو کلاسەکەی خۆی و لە هەوپۆلەکەی خۆیەوە شت فێرە بێت کاگالان ئالان فەرغزادی بەڕێوەبەری پرۆگرامی ئامادەکاری ئەکادیمی لە زانکۆی قەیوانکان بەیانێ لەگەڵمان نابووی زۆر سپاس بۆ ئەم خولە دەستان خۆش بێت باندوو نەبن بۆ هیوان کە ساڵ بە ساڵ فراوانتری بکەن و دەرفەتی زیاتر بن بە خوێندکار بە تایبەتەوانەی کە لە ڕووی مادی و ڕەنگە دەرامەتیان کەم بێ یاخود لەو ئاستیانەوە بتوانن هاوکاری زیاتریان بکەن دووبارە بەخێر بێت زۆر سپاس کاگانان لە ڕاستەخۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو بن زۆر سپاس